من هەڵگورد عەبدولکەریمم خەڵکی شاری کەرکووکم لەگەڕێکی شۆرجە شاری کەرکووک لەدایک بوومە. من لە ساڵی 2002 دەستم کردەوە کاری هونەری و ئێستا لەگەڵ کاری هونەری و کاری سوبوخچێتیەکەم. زۆرم پێخۆش بچمە کۆلێژ هونەرە جوانەکان، بەڵام ئەوە قسمەت نەبوو کە ئەو کۆلێژە بخوێنم و لەگەڵ ئەوەشا من گرنگیم بۆ نەدا توانیم لەگەڵ ئەوەیە پەرە بە هونەرەکەی خۆم بدەم و لە ساڵی 2002 چەندین کاری هونەری لە ناو شاری کەرکووک کردووە، چەندین چالاشیم کردووە. کاری من سوبوخچێتیە وەکو بژێوی ژیانی من ئەم کارم زۆر بەدڵە، چونکە کارە خۆم هەڵم بژاردووە، کارێکە کە هەر کەسێک کە خۆی کارە هەڵبژێرێ زیاتر گرنگی پێدا و دڵی پێخۆشە بێ. وەکو کرێکارێک من جێ شانازیەکە لەسەر ئەوەی کە خوێندنم تەواو کردو و هونەرمەند بووم ئەتوانم کارش بکەم، ئەم بۆ من دەستکەوتە. ئێمە وەکو هەموو کرێکارێک ڕۆژانە ساعت 7 بەیانی هەڵەسین دەست بە کارەکانمانەکەین، لەسەر ئیش نیمەڕوان ساعتی ئیستراحەتە و تا ساعت 4 عەسر بەردەوامە بین. زۆربەی کاتەکان گیتارەکەم دێرم لەگەڵ ئیشە خۆم گیتارە ژەنم پرۆڤەم هەبێ پرۆڤەکان مەکەم و ئەو ئیشانم هەبێ لەسەر گیتارە ئەنجامی ئەدەم و بۆ من باشترە، چکە ئەگە بهێنم بۆ سەر ئیش کاتمە بێ و هەر کاتێ ئیشەکەم تەواوکم لە کاتی خۆیە کاتم بۆ ئەمێنێتەوە بۆ پرۆڤە بکەم و گرنگی بە گیتارەکەم بدەم، بە هونەرەکەمش بدەم. کرێکاری ئیشە کە مرۆڤ بە ئاسانی دەستی کەوێ. ئێستا من ناتوانم سەرمایەکی وام نییە بچم ڕێک دوکانێک یان مۆڵێکان شوێنە دروستکەم. ئەهاتم بە وزە و توانای خۆم ڕێک دەستە دەمە کرێکاریەوە بژێوی ژیانی خۆم ئەو ڕۆژە دەرەکەم، بۆ ئەوەی دەستکەوتە مەخوای گەورە پێمانی بەخشیوە. لە ڕۆژ گیانی کرێکارانە من پیرۆزبایی لە خۆم و لە هەموو کرێکارانی جیهانەکەم، کرێکارانی عێراق داواکارم سەرکەوتوو بن، داواکارم لە خوای گەورە پشت و پانایان بێ.